هی خدا هی خدا ای خدا هی خدا بوای جاو کشالکم بوچی نپرسی لادارد و حالکم من پریشانیم بدست اگری جاکای بوچی دورا بوچی نای تمالکم چاودی راشا دلدار امن قربانت بیم مالی لشوی دایا شوی میوانت بیم هی خدا هی خدا ای خدا ای خدا ای خدا خیلی تو سپاس بجی کایوان جان سپاس از بین بله سپاس کاغذن فرمان من اگر بلند بالا شانس عندي سپاس دەکەم فرمان کاغذن من وەکشتی ئیمشەو قەرارە بنۆبنچینەی ئاهەنگەکان بێژم شێت ئەم ئاهەنگە فۆلکلۆر نییە ئەم ئاهەنگە لە ئەسڵا ئەفغانیە بەڵێ و 45 ساڵەوە بەر هوشەن شگرف لە رادیۆ سنا بەڵێ خوێندی بعد جدیدەن نازانم کە کانیخان دووارە باسازی کردگەسەوە باس منزلمەوە بوو کە ئاهەنگەکە ئەفغانیە بەڵێ. سەر کوردی نییە منیسا بەخاتر کاکە ناوەتی شانس بێن منیش باس شانس بە شانسەوەژم بەڵێت زۆر سپاس پیرۆز. ممنون. ئێستان خۆش. فرمان تا پرفورمانس عجبان گلو گر تتخوازی ببی یکمین گوداش بو پرفورمانس نو مبشوپینه